إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. پیغمبری خوشویست افرمی صلی الله عليه وسلم: أرأيتم لو أن نهرا غمرا بباب أحدكم يغتسل منه كل يوم 5 مرات هل يبقى من درنه شيء؟ پیغمبری خوشویست صلی الله عليه وسلم فرموی اگر آوێکی ڕووبارێک بە دەرماڵتانە ڕەت ببێ، بە دەرگاتانە ڕەت ببێ، ئەگەر ڕۆژی 5 جار تۆ لەو ڕووبارە خۆت بشۆی هیچ شڵکێ بە گیان تۆ ئەمێنێ؟ وتیان نەخێر ئەی پێغەمبەری خوا، هیچ لە چڵکەکە لە گیانی نامێنێ. پێغەمبەری خوا فەرمووی: فذلك مثل الصلوات الخمس يمحو الله بهن الخطايا. ئەمە وەکو نمونەی 5 فەرزەی نوێژەکانە کە خوای تەعالا ئینسانەکانی پێ پاک ئەکاتەوە، تاوانەکانی ئینسانی پێ ئەسڕێتەوە، نەک بەستە تاوان بەڵکو واتیش پێ ئەکا، نەک بەس تاوانەکان ئەسڕێتەوە بەڵکو واتیش پێ ئەکا کە تاوانیش نەکەی. بەنسبەتی نوێژەوە خەڵکی 3 جۆرن. جۆرێکیان باوشیان کردوتە دنیا، بەڵکو دنیایش باوشی پیانە کردووە، خۆیان فڕداوەتە باوشی دنیا، قیامەتیان لەبیر کردووە، خۆیان بێ ئاگا کردووە کە ماڵێکی تر هەیە، ئەوە ماڵی حەقیقی ئینسانەکانە. ئەم دنیاە قاعەی ئیمتیحان و هۆڵی ئیمتیحان و تاقیکردنەوەکانە. هەر وەکو ئەوە وایە ئینسان لە ماڵەکەی خۆی سەفەر بکا بۆ شوێنێ، شەوێ 2 شەو لە فندقا بمێنێتەوە لە ئوتێلە، بڕاتە ئوتێلەکە، ئوتێلەکە زۆر جوانە ماڵەکەی خۆی لەبیر بچێتەوە، هەرچی پارە و پولی هەیە و سامانی هەیە لەناو ئەو وتێلەیە سەرفیکا و لەو غورفەیە سەرفیکا، بەڵام ماڵە حەقیقیەکەی خۆی کە ماڵی خۆیەتی ئەوەی لەبیر بچێتەوە. ئێمە ئاوامان پێ هاتووە، یان زۆرێک لە خەڵکی بەشی ئەو بەشەی کە ئێمە باسیەکەین وتمان 3 بەشە، بەشێ لە بەشەکانی ئاوای پێ هاتووە، دارە حەقیقیەکە و ماڵە حەقیقی و ڕاستەقینەکەی خۆی لەبیر کردووە کە لە بەهەشتایە، کە ماڵی هەتاییە. بۆیە ئەو کەسانە ئەبینی زۆر غافڵن و عیبادەتەکانیان بەعام لەبیر کردەوە، بە تایبەتی عیبادەتە گەورەکە، عەمودە گەورەکەی ئیسلام، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ نوێژ عەمودە، عەمود و کۆڵەکەی دینی ئیسلامە. ئەگەر نوێژ نەما کۆڵەکەکە لا ئەچێ، ئەو کاتە سەقفەکە ئەڕمێتە ملتە، هیچ سوودێکی نییە ئەوەکانی تر. بۆیە ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ. جا ئەو جۆرە کەسانە کە ئاوانە بەری ئەو ئاەتەی خوای تەعالا ئەکەون کە خوای تەعالا ئەفەرمێ لە پاشی پێغەمبەرەکان و لە پاشی پیاوچاکان کۆمەڵە خەڵکانێک هاتن ئەضاعوا الصەلاة، نوێژیان فەوتان، واتبعوا الشهوات، شوێنی ئارەزۆکانی خۆیان کەوتن، نوێژیان فەوتان. جا ئینسان نوێژ نەکا، ئەو نوێژە حەقیقیەی کە ئیسلام گەرەکێتی نەیکا، ئینسان ئیتر شوێنی هاوە ئارەزۆکانی خۆی ئەکەوێ. ئەو کەسانە شوێن و مەسیریان ئاگری جەهەنەمە، فسوف يلقون غەیە. جۆرێکی تر لە خەڵکی دووهەم جۆری خەڵکانێکن نوێژەکەن، بەڵام نوێژێکی بێڕوح، نوێژێکی بێگیان، جەستەکە ئەجوولێتەوە بەڵام هیچ ڕوحێکی لەگەڵا نییە، هیچ ئیحساس و هەستێکی لەگەڵا نییە. نوێژەکە هیچ ئینسانەکان لە خراپە دوور ناخاتەوە، نوێژێکە وات پێ ناکا کە تۆ بەی لەو لای چاکە بچی، نوێژێکە هانت نادا لەسەر ئەوەی کە بگۆڕێی، نوێژێکە هیچ ئیسفادەیەکی نییە، نوێژێکە تەنها چەند حەرەکەیەکی وەرزشیانەیە و هیچی تر. ئەو ئینسانە خۆی پێ ئەخەڵەتێنێ، وا دەرئەخا نوێژەکە بەڵام خۆی لە حەقیقەتا نوێژ ناکا. خوای تەعالا نوێژی بۆ ئەوە فەرز کردووە کە ئینسان لە خراپە و خراپەکاری بە دوور بگرێ، بەڵام ئەوان عەکسەکەین. ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکەر، نوێژ ئینسان لە خراپە و خراپەکاری بە دوور ئەگرێت، بەڵام ئەوان ئەو نوێژەی ئەوان لە خراپە و خراپەکاری بە دووریان ناگرێ. بۆیە بەری ئەو ئاەتە ئەکەون کە خوای تەعالا ئەفەرمێ فەوەیل للمصلین الذین هم عن صلاتهم ساهون. ویل بۆ نوێژگەران، ئەو نوێژگەرانەی کە لە نوێژەکانیانە غافڵ و ساهی و بێ ئاگا و بێ ڕوح و بێ جەستە و بێ هەستن، ئەو نوێژە هیچ ئیسفادەیەکی پێ ناگەێنێ و هیچ قازانجێکی نییە، بەڵکو لەوانەیە زەرەریشی هەبێ. برا بەڕێزەکانم، ئەو نوێژەی کە ئیسلام گەرەکێتی کە جۆری سێیەمێتی، ئەو نوێژەیە کە بەڕاستی معراجیەکە، واتا وەکو معراجەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم
کە لە شەوی ئیسرا و میعراجە پێغەمبەری خوا بەرزی کردەوە بۆ ئاسمان و لەوێ 5 فەرزەی نوێژەکانی لەسەر فەرز کرد. نوێژ میعراجی ئیماندارە. 5 فەرزە ئینسان بەرزەکاتەوە بۆ لای خوای پەروەردگار. 5 فەرزە ئەم ئینسانە کە ئەچێتە سەر بەرماڵەکەی یا لە ناو مزگەوتەکەی ئەوەستێ هەستەکە بەرەبەرە بەرز ئەبێتەوە بەو نوێژەی بەرەو لای خوای پەروەردگار بەرز ئەبێتەوە ڕوحی بەرز ئەبێتەوە. ئەو نوێژە نوێژێکە هەستی ئینسانەکان ئەجوولێنێ. نوێژەکە وا بە ئینسان ئەکا بەڕاستی ئینسان ئەگۆڕێ. ئینسان ئەکا بە ئینسانێکی تر. ئەو کاتە هەرچی هەموو خەفەت و مەشاکل و کێشەکانی دنیا هەیە هەموو لەبیر ئەکا. بەڵکو ئەو نوێژەیە کە لە ڕاستیە ئینسان ئەباتە دنیایەکی تر لە دنیایی دەریەکا لە ناو ئەم هەموو کێشە و مەشاکلی دنیا دەریەکا و ئەی بەرزێکات و ئەوەیە کە خوا ئەیەوێ. ئەو نوێژەیە کە نوێژی ڕوحیە کە نوێژێکە جەستە و ڕوح تێکەڵنتیایە کە کاتێ ئینسان ئەوەستێ لە بەردەمی خوایە هەستەکە لە بەردەمی خوایە وەستاوە هەستەکە بەڕاستی خوای تەعالە ئەو ئەبینێ و ئەویش خوا ئەبینێ. کاتێ ڕکوع و سوجود ئەبا هەستەکە بۆ خوا ئەیبا هەست ناکا بۆ دیوارەکە ئەیبا هەست ناکا تەنها حەرەکاتێکی وەرزشیانەیە و جوولەیەکی حەرەکاتێکی ڕاضی و جوولەیەکی وەرزشیانەیە هەست ناکا بەوە بەڵکو هەستەکە کە لە بەردەم خوایە ئەم سوجدەیە ئەم ڕکوعە بۆ خوای گەورە ئەیبا. بۆیە ئەو کەسە بەڕاستی دوای نوێژەکە هەست بە ئیسراحەتێکەکە عەجیب ئەبێتە ئینسانێکی کە ئەبێتە مرۆڤێکی تر ژیانی ئەگۆڕێ. ئەگەر هەڵەیەکی کردووە پێش نوێژەکە لەو نوێژەکە بۆ ئەم نوێژەکە هەوڵەدا هەڵەکانی خۆی چاک بکاتەوە. ئەمەیە پێغەمبەران بۆی نێرراون. ئەمەیە کە هەرچی پێغەمبەر هەیە هاتووە ئەمری کردووە بە نوێژ. ئەمەیە کەوای کردووە نوێژ فەرقی بینی کافر و مسلمان بێ. ئەمەیە کەوا نوێژی وا پێ کردووە ئەو مەکانەتە گەورەیەی پێداوە لە ئیسلامە کە کردوێتە کۆڵەکەی دینی ئیسلام. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء